وجوب معرفة الله تعالى باسی ئەومان بۆکە کە واجبە بە واجبێکی شەرعی نەک واجبێکی عەقڵی کە ئێستا ڕوونیەکەینەوە چۆن ئینسان بە واجبێکی شەرعی واجبە لەسەر هەموو ئینسانێکی مکەلەف کە خوا بناسێ والرسل عليهم السلام وپێغەمبەرانیش بناسێ عليهم الصلاة والسلام ناسینی خوا و پێغەمبەرانیش چۆنە باسیەکەین کە چ شتێک لە صیفەت واجبە بۆ خوای تەعالی و چ صیفەتێک لە صیفەتەکان مستحیلە و مەحاڵە ئینسان نسبەتی داتە پاڵ خوای تەعالی و بە هەمان شێوە بە حەقی پێغەمبەرانیش عليهم الصلاة والسلام چ صیفەتێک ئەدرێتە پاڵ پێغەمبەران وەکو واجب و چ صیفەتێک دروست نییە بدرێتە پاڵ پێغەمبەران عليهم الصلاة والسلام ئینسانە بێ هەموو ئینسانێکی مکەلەف پێویستە واجبە و بە واجبێکی شەرعی ئەم معریفەت و زانستەی هەبێ بەرامبەر خوای تەعالی جل وعلا و بەرامبەر بە پێغەمبەرانی عليهم الصلاة والسلام. ئێستا باسی ئەو بابەتەمان بۆکە کەواتە ئێمە لە بابەتی مقدمە و پێشەکی کتێبەکە دەرچوین ترە چینە سەر مەقسوودی سەرەکی ئەم کتێبەیەکەوە وردە وردە دەست پێیەکە لە چۆنیەتی ناسینی خوا و چۆنیەتی ناسینی صیفەتەکانی خوای تەعالی وەیە فەرمێ لما فرغ المؤلف من المقدمة لەکاتێکدا مامۆستای دانەری ئەم کتێبە دەستی خاڵی بوو تەواو بوو لە باسکردنی مقدمە و پێشەکیە کەواتە پێشەکیەکەی تەواو کرد شرع في المقصود بالذات ئەمجا هاو دەستی کرد بەوەی کەوا لەم کتێبەیە مەبەستی سەرەکیە و ئەبێ باز بکرێ و ئەوەی کەوا ئەی خوێنێت و یان ئەی خوێنێ بیزانێت مەقصودی بالذات واتە مەبەستی سەرەکی لەم کتێبەدا وەیە فەرمێ لە کاتێکدا تەواو بوو لە باسکردنی مقدمەکە کە مقدمە و پێشەکیەکە پێگاتبوو لە بەحسێ بابەت لە بەعزێ بابەتی گرنگ وەکو ئەحکامەکان حکم عەقلیەکان کەوا باسمان کرد یان وجوب بوو یان جائز بوو یان مستحیل بوو هەرێکێک لەوانەش چەند بەشێکی هەبوو بۆ نمونە شەرعی هەبوو عادی هەبوو عرفی هەبوو والحاصل بەو بابەتانی کەوا باسمان کرد لە مقدمەکەدا کە لەوانە تەواو بوو ئەمجا هاو دەستی کرد بە مەبەستی بیزاد واتەوەی کەوا مەبەستی سەرەکیە و لەم کتێبەدا باز بکرێ ئێستا دەسەکا بەوە فقال رحمه الله مامۆسا ڕەحمەتی خوای بڕژێ بەسەریا فەرمووی ويجب على كل مكلف پێویستە لەسەر هەموو تاکێکەوە تاکەکە مکەلەف بێ واتە لەلایەنی شاریعەوە تەکلیفی شەرعی لەسەر بێت باشە واتە ئەو کەسە مکەلەف بێ جایتر مکەلەفەکە دووچی نەگرێتەوە من الئینس والجن چم ئینسان بێ واتە چینی ئینسانیەت و مرۆڤایەتی یان چینی جنۆکە بێت وادە ئەم دوو چینەکەوا لەناو مەخلوقاتە تەکلیفیان لەسرە ئەبێ خوای تەعالی بناسن ئەگەر ناسییان پاداش ئەدرێنەوە ئەگەر نەیان ناسی و ئیمانیان پێ نەهێنا ئەوا سزا ئەدرێن ئەی باشە خۆ مەخلوقات هەر بریتی نییە لە ئینسان و لە جنۆکە ئەی باشە مەلائیکە خۆ مەلائیکەتەش مەخلوقی خوای تەعالان وەڵای ئێستا جوابی ئەو پرسیارەمان دەداتەوە فەرمێ وەئەمە المەلائیکەة فەلەیسوو بمکەلەفینە مەلائیکەت و فریشتەکانی خوای تەعالی چی ئاسمان بێ چی ئەرز بێ فەلەیسوو بمکەلەفینە ئەوان تەکلیفیان لەسەر نییە واتە بابەتی ئەویان لەسەر نییە کە بڵێ ئیمان بێنن بە پێغەمبەران و وەکو ئێمەی مرۆڤایەتی و عەبد واجبە لەسەرمان نوێژ بکەین و ڕۆژ و بگرین و حەج بکەین و زەکات بدەین و ئەم شتانە لەسەر مەلائیکەت نییە چونکە مەلائیکە چینێکن کەوا خوای تەعالی وا دروستی کردون ئەهلی تاوان نین تەنها خەریکی عیبادەت و خواپەرستین بۆیە پێغەمبەران عەلەیهیم الصەلاة وەسەلام بۆ مەلائیکەت نەنێردراوە واتە چی بۆ مەلائیکە نەنێراوە واتە وەکو ئێمە مکەلەف نین کەوا باوەڕ بێنن بە پێغەمبەران و ئەو واجباتانی کەوا بۆ ئێمە دانرابێ بۆ ئەوانیش دانرابێ لأن نبينا چونکە پێغەمبەری ئێمە عەلەیه الصەلاة وەسەلام أرسل إليهم إرسال تشريفين هەر وەکو ڕێزدارکردنی مەلائیکە خوای تەعالی پێغەمبەری خۆشمانی بۆ ئەوان ناردووە واتە وەکو ئەوە ناکەوە تەکلیفیان بخاتە سەر و عیبادەت و واجباتیان بخاتە سەر بەڵ وەکو هەر وەکو ئەوەی کەوا چۆن مرۆڤایەتی ئینسان و جین مشەڕەف بوون بە ناردنی پێغەمبەری خۆمان بۆیان عەلەیه الصەلاة وەسەلام ئاواش خوای تەعالی مەلائیکەتەی مشەڕەف کردووە بەوەی کەوا پێغەمبەری خۆمانی بۆ ناردووە بەڵام ئاگادار بن لا ئیرسالە تەکلیف عەلی الراجح بنا لەسەر قەولی ڕاجح و هەڵبژێردراو
ناردنی پێغەمبەری خۆمان عەلەیهی السەلات وەسەلام بۆ چینی مەلایکە و فریشتە ناردنێکی تەکلیفکردن نییە لە پێغەمبەرەوە بۆیان یان لە لایەنی خواوە بۆیان بڵێەوە من پێغەمبەرێکم بۆ ناردن ئەبێ بەگوێی بکەن و واجباتەکان کەوا پێڵم ئێوە جێبەجێ بکەن بەڵکو تەنها ناردنێکی تەشریفیە واتە خوا ڕێزێکی ناوە لە مەلایکە بە ناردنی پێغەمبەری خۆمان بۆیان عەلەیهی السەلات وەسەلام کەواتە لەناو بوونەوەر و مەخلوقاتدا تەنها دوو چین تەکلیفیان لەسەرەکەوە ئەم معریفەتە بەرامبەر خوا بزانن و ئەم معریفەتەشکەوا باسیەکەین دەرحەق بە پێغەمبەران بیزانن عەلەیهیم السەلات وەسەلام کەواتە مەلایکە تەکلیفیان لەسەر نییە ئەمە ئاگادار بن. باشە لە ناوچینی ئینسانیەتدا بەکی ئەوترێ مکەلەف؟ طبعاً کە وتمان ئینسان ئیترەوەی کەوا خوا دروستی کردبێ بە ئینسان هەموو یەگرێتەوە. ئەی باشە بەگشتی ئەبێ هەمویان ئەم تەکلیفە ڕویان تێکات یان کەسانێکن کەوا مکەلەف نەبن؟ ئێستا پێناسەی مکەلەفمان بۆکە ئینسانی مکەلەف بەکی ئەوترێ؟ وەڵا والمکەلەف من الإنس هو البالغ العاقل. ئەفەرمێ ئەو کەسەی کەوا ئینسانە و پێوترێ مکەلەف شەرع ڕووی تێکا و ئەبێ باوەڕ بێنێ بەخوا و بە پێغەمبەرەکەی و عەلەیهی السەلات وەسەلام واجباتەکان جێبەجێ بکا کێیە؟ هو البالغ العاقل. ئینسانێکە کە باڵغ بێ واتە مناڵ نەبێت چونکە مناڵ تەکلیفی لەسەر نییە. دووش العاقل عەقڵ و هۆشی سەلامەت بێ واتە خوای تەعالا عەقڵ و هۆشی لێ نەستەن بێتەوە واتە ئەو کەسێکەوە عاقڵ نییە باشە ئەوە تەکلیفی لەسەر نییە یان ئەو کەسێکەوە باڵغ نییە و مناڵە ئەویش بە هەمان شێوە تەکلیفی لەسەر نییە. جا لە خوارەوە فەرمێ لەو تەحقیقی ژمارەیەکە ويشترط أن يكون أهلا لفهم الخطاب. يفرمي أو كسيكوا إنسان وبالغيش وعاقليش أفرمي أبي أهليتي أوي هبي واتشون بلي تواناي أوي هبي كوا بانغوازكة تيبقى لبانغوازكة تيبقات باشك أهلية لبو تيغشن لبانغواز شونا أفرمي وذلك بأن يكون سليم حاستي السمع والبصر. أفرمي أو كسا أبي حاسەی بیستن و بینینی سەلامەت بێ حاسەی بیستن و بینینی فەرمێ بە سەلامەت بێت یان یەکێکیان سەلامەت بێ واتە ئەگەر هاتوو کەسێکمان هەبوو ئیتر چ پیاو بێت چ ئافرەت بێ بەمەرجێ باڵغ بێت و عاقڵیش بێ هەرچەند چاویشی نەبینێ مادەم ئەبیستە ئیترە و کەسە پێوترێ مکەلەف. ئەگەر بێت و بانگەوازی دینی پێگەیشت و ئیسلامیەتی پێگەیشت و باوەڕی نێهێنا ئەوە تاوانبارە. یان ئەگەر هاتوو نەیبیست بەڵام بینی واتە تەنها بینینی کێشەی نەبێ هەرچەند بیستنیشی کێشەی هەبێ ئەفەرمی ئەو کەسە ئیتر مکەلەفە. جا لە دوایەوە فەرمێ فەئین فەقەدەهما معا ئەگەر کەسێکمان هەبوو هەم چاوی نەبوو و هەم بیستنیشی تەواو نەبوو ئەفەرمێ فەلەیسە بمکەلەف بحەسەب ما هو العادە. باشە ئەفەرمێ بەو شێوازەیەکەوە عادەتی خۆمان ئەڵێن ئینسان لەو حاڵەتەدا بۆ ئەوەی جوابی خیتابەکە باتەوە هەم پێویستی بە بینینە و هەم پێویستی بە بیستنیشە ئەفەرمێ ئیترە و کەسە بە مکەلەفدا نانرێت واتە عوزرێکی شەرعی هەیە. بەڵام ئەگەر کەسێکمان هەبوو ئینسانێکمان هەبوو باڵغ بوو یان عاقڵ بوو یان ئافرەتێکمان هەبوو بالغە بوو یان عاقلە بوو بەمەرجێ هەم بیستن و هەم بینینی کێشەی نەبێتەوە کەسە مکەلەفە. ئەگەر هاتوو جوابی بانگەوازەکەی نەیاوە ئیترەوە خۆی تاوانبارە. بۆ ئێمە پێناسەی مکەلەف بوو وتمان مکەلەف لەناو ئینسانە هو البالغ العاقل کەسێکە کەوا منداڵ نەبێ و شێتیش نەبێ ئیتر ذەکەڕەن کانە ئەو ئونثا جیاوازی نیە پیاو بیان ئافرەت بێ حڕەن کانە ئەو عەبدەن ئازاد بەیان کەسێکی عەبد بێ وەکو چۆن زوو عەبد هەبووە ژیانی بەدەست خۆیەوە نەبووە بەدەست گەورەکەیەوە بووە ئەو کەسەش هەر مکەلەف بووە جیاوازی نییە بۆ لەگەڵ کەسێکی ئازادە. ئەی باشە ئەمە چینی ئینسانمان زانی لەناو چینی ئینسانە کێ پێوترێ مکەلەف؟ ئەی باشە چینی جنۆکە وەڵاوە ئەمە الجن فمکەلەفون من حیث خلقتهم. ئەفەرمێ چینی جنۆکەش لەو جیهەتەوە کەوا خوا دروستی کردوون و باش و خراپیان هەیە ئاخر خلقەتی جنیش وەکو خلقەتی ئینسان وایە ڕاستە نابینرێن خوای تەعالا لە ئاگر دروستی کردوون وەکو ئینسان لە قوڕ و ئاو دروست نەکراون بەڵام خلقەتی جنۆکە وەکو خلقەتی ئینسان وایە واتە خوای تەعالا باشی لێ دروست کردوون خراپیشی لێ دروست کردوون
و تەکلیفیشی خستوەتە سەریان ئەبێ ئیمان بێنن پاداشە درێنەوە، ئیمانیان نەهێنا سزا ئەدرێن. بۆیە فەرمێ لەو ڕۆوەکەوا خوا وەکو ئینسان خلقەتی کردوون و دروستی کردوون باشە ئەوە فەرمێ ئەوانیش مکەلەفن و جیاوازیان نییە لەگەڵ ئینسانە. بۆیە وەکو خوا چۆن لە قورئانیشا سوورەتێکی بەناوی سوورەتی ئەلجین کە بۆمان باسەکە چۆن گوێیان لە قورئان خوێندنی پێغەمبەر گرتووە عەلەیهی السەلات وەسەلام و پاشان باوەڕیان پێ هێناوە. بۆیە ئەمە زانیمان ئینسان و جنۆکە هەردوو چینەکەیان مکەلەفن دەرحەق بەناسینی خوا و دەرحەق بەناسینی پێغەمبەرانی خوا عەلەیهیم السەلات وەسەلام. ئەفەرمێ وەیەجیب عەلا کولی مکەلەفین شەرعەن. مامە مەتنەکەیە ئەمەی کە تۆزێ بە تۆخ نووسیویەتی و خسوەتێ ناو بازنەکەەوە ئەوە مەتنەکەی مامۆستایە تەبعەن ئاگادار بن ئەمەی تریکەوای خوێنینەوە شەرحەکەیەتی. بۆیە مامۆستا فەرموویەتی واجبە لەسەر هەموو کەسێکی مکەلەف کە پێناسەی مکەلەفمان کرد جا فەرمێ واجبەکە واجبێکی شەرعیە. واجبێکی چییە؟ واجبێکی شەرعیە، واتە لە ڕووی شەرعەوە خوا واجبی لە کردووە لەسەرمان ئەبێ خوا بناسین و پێغەمبەرانیش بناسین. باشە واتە تەکلیفی خوا لە ئێمە بۆ ناسینی خۆی و بۆ ناسینی پێغەمبەرانیش تەکلیفەکە لەلایەنی شەرعەوەیە، وەکو چۆن خوا چین بە چین پێغەمبەرانی ناردووە ئەمە پێوتە تەکلیفێکی شەرعی. واتە ئینسان هەرچەنێ عاقڵیش بێ ئەگەر خوا پێغەمبەری بۆ نەناردبێتن تەکلیفیان لەسەر نەبووە. ئێستا ئێمە بە خۆمان خوا لە قورئانە فەرمی وما كنا معذبین حتى نبعث رسولا. ئێمە عەزابی هیچ کەس و چین و قەوم و جەماعەتێک نادەین تا پێغەمبەری بۆ نەنێرین. ئێمە خوێندومانە مابەینی پێغەمبەری خۆمان عەلەیهی السەلات وسەلام و مابەینی حەزرەتی عیسا کە بە ئەهلی فیترەت مەشهورن ئەم بەینە پێغەمبەریان بۆ نەنێرداوە. بۆیە خوای تەعالا سزایان نادا، لە هەمان کاتێکیشا ئیمانیان بە هیچ پێغەمبەرێک نەبووە. کەواتە ئەگەر هاتوو هەر قەوم و نەتەوەیەک خوای تەعالا پێغەمبەری بۆ نەناردبێتن واجب نەبووە لە سەریان خۆیان بڕۆن بگەڕن بە دوای دۆزینەوەی خوا و ناسینی خوایە. بۆیە تەکلیفی خوا لە بوونەوەر چ ئینس بێ چ جنۆکە بێ تەکلیفەکە تەکلیفێکی شەرعیە، واتە خوا بەهۆی شەرعەوە. شەرعەکە کێ هێناوێتی؟ وەڵا پێغەمبەرانی بۆمان ناردووە و لە ڕووی پێغەمبەرانەوە خوا فێری کردوین و واجبی کردووە لەسەرمان کە ئەبێ ئێمە باوەڕ بێنین بەخوا و بە پێغەمبەرەکانی. بۆیە فەرمێ شەرعەن. بۆیە مامۆستا فەرمی وەقەولوه شەرعەن، وشەی شەرعەن کە مامۆستا لە مەتنەکەیە هێناوێتی مرتبط بقوله ويجب. ئەمە پەیوەستە بەو وشە و فەرمایشەی مامۆستا خۆیەوە کە فەرمیوەتی ويجب، واتە واجب لەسەر ئێمە کە خوا بناسین ئەو واجبە لە ڕووی شەرعەوەیە لا بقوله مكلف. ئەم وشەی شەرعانە پەیوەست نییە بە وشەی مکەلەفۆ، واتە تەکلیفی ئێمە ئەو تەکلیفەی کە لە ئێمە کراوە باشە معنە عیبارەتەکە ئاوا ناکەینەوە بڵین مکەلەفێکی شەرعین، بەڵکو وەڵین وجوبی ئێمە واتە ئەو واجبی کەوا خوای داناوە لەسەر ئێمە ئەبێ خوا بناسین و پێغەمبەران بناسین ئەو واجبە واجبێکی شەرعیە. ئاگداری ئەم عیبارەت و ئیصطلاحە بن. واتە وشەی شەرعەن کە مامۆستا هێناوێتی پەیوەستە بە وشەی وەیەجیبوو، پەیوەست نییە بە وشەی مکەلەفۆ. ئەی چۆن معناکرێتەوە؟ وەڵا واجبیەتی ئێمە بۆ ناسینی خوا کە بڵین واجبە ئێمە خوا بناسین و پێغەمبەران بناسین ئەو واجبیەتە واجبیەتێکی شەرعیە، واتە معناکە نابەسینەوە بە وشەی مکەلەفۆ. ئەی باشە و کاتە چۆن معنایەکەیتەوە؟ وەڵا والمعنى معنى عیبارەتەکە ئاوایە ويجب بالشرع، واجبە بواجبێکی شەرعی، واتە شەرع واجبی کردووە لەسەرمان. شەرع کێیە؟ تەنها خوای تەعالایە و پێغەمبەرانیەتی عەلەیهیم السەلات وەسەلام. ئەو واجبە لە ڕووی شەرعەوەیە لا بالعەقلی، بەڵکو بە عەقڵ نییە. واتە عەقڵ نایەت خوا بدۆزێتەوە دەرەک بەبوونی خوا بکە و ئەمجا دەرەک بەبوونی پێغەمبەران بکات، بەڵکو ئینسان لە ڕووی شەرعەوە تەکلیفی خراوەتە سەر. جا بۆیە تەحقیقی ژمارە 3 ئەفەرمێ اختلف في الأحكام الشرعية. لەناو زانایانە ڕەئی جیاواز هەیە لە ئەحکامە شەرعیەکانە، ئەو ئەحکامە شەرعیانەی کە بەگشتی
ئێمە پێمان گەشتووە و پێغەمبەران فێریان کردوین هەل لەها مدریکون غەیر الشەرعی ئەم لا ئایا غەیری شەرع هیچ مدریکێکی تری هەیە واتە ئینسان بەبێ ئەوەی شەرعی پێ بکات و دینی پێ بگا ئەتوانێ ئەحکامە شەرعیەکان بدۆزێتەوە بزانێت چ شتێ باشە و چ شتێ خراپە و چ شتێ حەڵاڵە و چ شتێ حەرامە واتە ئینسان بە غەیری شەرع ئەم معریفەتەی بۆ دروستە بێ ئەتوانێ شتە حەرام و حەڵاڵەکان لە یەکجیا بکاتەوە بۆیە فەرمی اختلاف هەیە فعل الأولی لەسەر قسەی یەکەمیان کە بڵێن بەڵێ غەیری شەرعیش شتێکی ترمان هەیە کەوا دەرەک بە باش و بە خراپە بکا و شتی حەڵاڵ و حەرام لە یەکجیا بکاتەوە وەیە فەرمیانە يمكن أن يستقل العقل بدرك الأحكام الشرعية ئەفەرمون ئەو جەماعەتە عقل ئەتوانێ بە تەنیا دەرک بکات واتە زانیاری هەبێ بە ئەحکامە شەرعیەکان بزانێ کوامەیان حەڵاڵە و کوامەیان حەرامە بواسطة إدراكه لصفات الأفعال من حسن وقبح يتماشاي چۆنیەتی کردەوەکانەکە یە چۆن سەیری تەماشای عقل یە تەماشای کردەوەکانی ئینسانەکە من حسن وقبح بزانێت چ کردەوەیەکیان باشە و چ کردەوەیەکیان خراپە فما أدرك العقل حسنه هر شتێ عقل بە باش و بە جوانی زانی علم أنه مطلوب للشارع عقل عليه ولا أميانة شرع في قبول وحلالة وما أدرك قبحه علم أنه محظور منه أفرمي هر شتێک عقل بەخراپی زانی ترڵێ ئەم شتە لە شەرعیشا حرام کراوە ئەوە ئەمەمان پێڕابگەێنێ بڵێ غەیری شەرعیش شتێکی کەمان هەیە کە بۆ نمونە عەقڵە ئەتوانێت دەرک بە باشە و بە خراپە بکە هەر شتێکی بە خراپە دانا ئەوە ئەزانێکەوە ئەم شتە لە ناو شەرعیشا حەڵاڵە هەر شتێکیشی بە خراپە دانا ئەزانێکەوە لە ناو شەرعە ئەم شتەش حەرامە بەڵام جەماعەتەکەی ترکەوە فەرمیانە نەخێر هیچ کەسێک ناتوانێت دەرک بە حەڵاڵ و بە حەرام بکا و یان شت حەڵاڵ بکا و شت حەرام بکا ئیلا شەرع نەبێ کە شەرعیش لە ڕووی پێغەمبەران و لەلایەن پێغەمبەران و پێمان گەیشتووە عەلەیهیم الصەلاة وەسەلام بۆیە فەرموویانە عقل هەرچەند دەرک بە باشە و بە خراپە بکات و شتی خراپ و باش لە یەکجیا بکاتەوە بەڵام چۆن بڵێ دەسەڵاتی ئەوەی نییە و توانای ئەوەی نییە و حەقی ئەوەشی نییەکەوە بچێتە ناو بەحسی حەڵاڵ و حرامەوە بۆیە ئێستا باسەکەمان باسیەوە بوو وتمان کە ئێمە واجبە خوا بناسین و پێغەمبەران بناسین عەلەیهیم الصەلاة وەسەلام وجوبەکە لەلایەنی شەرعەوەیە واتە شەرع واجبی کردووە لەسەرمان کە ئەڵێن شەرع واتە خوای تەعالا ئەویش بە هۆی پێغەمبەرانیەوە عەلەیهیم الصەلاة وەسەلام جا لە ڕووی شەرعەوە ئەو واجبەمان لەسەر دانراوە لا بالعەقلی ئەوەی کەوا واجبی کردووە لەسەرمان خوا بناسین و پێغەمبەران بناسین عەقڵ نییە تەنها شەرعە جا واجبە لە ڕووی شەرعەوە لەسەر هەموو مکەلەفێک چی واجبە ئەن یەعریفە کە بزانێت و بناسێ ما یەجیب ئەو شتانی کەوا پێویستن و واجبن من الصفاتی لە هەموو صیفەتەکان بۆ منەڵی خوا صیفەتی علمی هەیە خوا صیفەتی قدرەت و دەسەڵاتی هەیە خوا صیفەتی ئیرادە و مەشیئەتی هەیە واتە چی بیەوێ ئەوە ئەکا خوا صیفەتی بۆن منە علووی هەیە بۆن من لە مۆلا باسی صیفەتەکانی خوای تەعالا ئەکەین هەموو ئەو صیفەتانی کەوا واجبن بۆ خوای تەعالا بۆیە شەرع واجبی کردووە لەسەرمان کەوا خوای تەعالا بناسین لە ڕوویەوە کەوا چ صیفەتێک بۆ خوای تەعالا هەیە بۆیە فەرمی واجبە لەسەر هەموو مکەلەفێک بە واجبێکی شەرعی نەک عەقلی ئەن یەعریفە کە بزانێت ما یەجیب چی واجبە و پێویستە لە ناو صیفەتەکانە فی حەقی مەولانا لە حەقی گەورەی ئێمە یان چۆن بڵێن خۆشەویستی ئێمە کەوا مەبەستی پێی ذاتی ڕەب العالەمینە واتە ئینسان شەرع تەکلیفی داناوە لەسەری کە خوا بناسێ و بشزانێت چ صیفەتێک هەیە و واجبە بۆ خوای تەعالا جا فەرمێ فی بمعنى اللام فیەکە لێرا بە معنای لامە فی حەقی مەولانا ئەی حەق واتە چی حەقیش بە معنای ذاتە ئەڵێ ذاتی فڵان کەس ئەڵێ ذاتی ڕەب العالەمین واتە خودی خوای تەعالا ذاتی خوای تەعالا ئاوا معناکرێتەوە ئەو کاتە چۆن معنای بکەینەوە کە فیەکە بە معنای لام بێ و حەقیش بە معنای ذات بێ واتە واجبە هەموو کەسێکی مکەلەف بناسێ و بزانێت کە چ صیفەتێک واجبە لذاتین لە بۆ کەسێک کە هیە ئەو ذاتە مەولانا گەورەی ئێمەیە خۆشەویستی ئێمەیە
جل وعز جل واتشي أي تنزه عما لا يليق به واتخواي تعالى باكو بيقرد لها مشتك وشاين نبي بخواو هر وصفك هر كردارك شايستي ذاتي رب العالمين نبي أو كردار إنسان دور يخاته ولا خواي تعالى ومعنى جلية جل واتشي أي تنزه عما لا يليق به واتخوا پاکە لەوەی کەوا شتانێک چۆن بڵێ شایەنی خوا نەبن ئینسان بیداتە پاڵ خوای تەعالا ئەی جەل وعەزە وعەزە واتە چی ئەی اتصف بما يليق به عەزە تقریبا عکسی جەلەیە عەزە واتە خوای تەعالا وەصفدار کراوە بما يليق به بە هەر وەصف و کردارێکەوە شایەنی خوای تەعالا بێ ئەمە پێویستە لەسەر هەموو کەسێکی مکەلەف چ ئینسان بێت چ جنۆکە بێ بزانێت چ شتێک لەناو سیفەتەکانە واجبە کە بۆ خوای تەعالا هەبێت وأن يعرف ما يستحيل في حقه سبحانه وتعالى من الصفات وەکو چۆن ئینسانی مکەلەف پێویستە صفەتانە بزانێ کە واجبە بۆ خوا وأن يعرف وپێویستیشە بزانێ و بناسێ ما يستحيل في حقه سبحانه وتعالى چ صفەتێک ناکرێ ئینسان بیداتە پای خوای تەعالا ئێستا ئێمە جار وایە ئیشێکمان پێسپێرن ناتوانین بیکەین ئەمە لێرە ئێمە صیفەتێکمان بۆ جێگیر بوو کە صیفەتی نەتوانین بوو جا خوای تەعالا ناتوانی بۆ نمونە صیفەتی نەتوانین بخەیتە پاڵی یان ئێمە جار وایە زانیاریمان نییە لە عیلمێکا و لە زانستێکا و لە بابەتێکا ئەمە لێرە صیفەتی نەزانین خرایە پاڵ ئێمە بەڵام ناتوانی تۆ صیفەتی نەزانین بخەیتە پاڵ خوای تەعالا تێگەشن لەمە کەواتە ئەبێ ئینسان وەکو چۆن واجبە بزانێت چ صیفەتێک واجبە بۆ خوای دابنەی بە هەمان شێوە ئەبێ بزانی چ صیفەتێک ناکرێت بۆ خوای تەعالای جێگر بکەی لەناو صیفەتەکانە وأن يعرف ما يجوز في حقه جل وعلا وإنسان أبي بزانه وبيناسه چ صیفەتێک لە حەقی خوای تەعالادا جائزە باشە واتە ئینسان بیداتە پاڵ خوای تەعالا یان نەیداتە پاڵ خوای تەعالا چونکە ئێمە باسمان کرد وتمان وجوبمان هەیە استیحالەمان هەیە جائزمان هەیە ئەمانەمان هەمووی باس کرد لەمە لایتر بە وردی باسییانەکات چ صیفەتێک واجبە بیدەیتە پاڵ خوای تەعالا و چ صیفەتێک دروست نییە بیدەیتە پاڵ خوای تەعالا و چ صیفەتێکیش جائزە واتە بیدەیتە پاڵ خوای تەعالا و یان نەیدەیتە پاڵ خوای تەعالا وەکو یەک وابێت وكذا يجب عليه وهروها پێویستە واجبە لەسەر هەموو مسلمانێکی مکەلەف لەسەر هەموو کەسێکی مکەلەف نەک مسلمانی مکەلەف پێویستە لەسەر هەموو کەسێکی مکەلەف چ ئینسان بێ چ جنۆکە بێ أن يعرف مثل ذلك في حق الرسل عليهم الصلاة والسلام ئەم شتانەی کەوا باسمان کرد دەرحەق بەخوا بە هەمان شێوە بێ ئەو شتانەش بناسێ و بیزانێ بەرامبەر بە پێغەمبەرانی خوا عليهم الصلاة والسلام ئەبێ بزانی چ صیفەتێک واجبە بۆ پێغەمبەران سابتی بکەیت ئێستا بۆ نمونە عەدالەت یان بۆ نمونە نەکردنی گوناح ئەمانە هەمووی صیفەتانێکن واجبە ئینسان بیداتە پاڵ پێغەمبەران عليهم الصلاة والسلام یان بۆ نمونە خوا پەنامان با خیانەت ناداتپەروەری ئەمانە صیفەتانێک ئینسان مەحاڵە بتوانێت بیداتە پاڵ پێغەمبەران عليهم الصلاة والسلام ئەبێ ئینسان ئەمانەش بزانێ ئەی وەیەجیب واتە ئەم قسە ئێمە چییە وەڵا واجبە و پێویستە عەلا کولی مکەلەفین لەسەر هەموو کەسێکی مکەلەف واتە کەسێکی باڵغ و عاقڵی چ پیا و بێت چ ئافرەت بێ چ ئینسان بێت چ جنۆکە بێ ئەی یعریف کە بزانێ و بناسێ فی حەق الرسل دەرحەق بە پێغەمبەران عليهم الصلاة والسلام مثل ذلك المذكور في حقه تعالى لەوەی کەوا باسمان کرد دەرحەق بەخوای تەعالا لە صیفەتی واجب لە صیفەتی مەحاڵ لە صیفەتی جائز من الواجب والمستحيل والجائز واتە لەم سێ بەشە وەکو چۆن باسمان کرد دەرحەق بەخوای تەعالا بێم صیفەتانە ئینسان بیان ناسێت و بە هەمان شێوە دەرحەق بە پێغەمبەرانیش عليهم الصلاة والسلام بێم صیفەتانە بناسي مثل الوجوب السابق في كونه بالشرع لا بالعقل بهمان شيوك شون وتمان إنسان شرع تكليفي ليكروا بخوا بناسي بهمان شيو شرعش تكليفي ليمكروا بيغمران بناسين واتا ام تكليف لسر ايما كدان راوه هيج پەیوەندێکی بعقلو نیه چن انسانك زور زور عاقليش بيت ام جاتشت سر لا بري 73 ويني 73
وإنما قال المصنف يعرف ولم يقل يزم. اگر دقت بن معنصا فرمووی ويجب على كل مكلف أن يعرف وشي يعرفي بكارنا باشە بۆ وشەی یەجزیمەی بەکارنێنە ئەخەر وشەی یەجزیم واتە ئینسان چۆن بڵێ بیچەسپێنێ لە دڵ و دەروون و بە زمان و ئینسان تەواو یەقینی بۆ پێیابێ بۆ وشەی یعریفەی بەکارهێنا واتە بیزانێ یان بیناسێ با وشەی یەجزیمەی بەکاربهێنایە ئەفەرمێ ئیشارەتەن ماوەسا بەم وش بەکارهێنانی ئەم وشە ویستی ئاماژە بکا بۆ لای خاڵێکە چییە؟ إلى أن المطلوب في عقائد الإيمان المعرفة ئەوەی کەوا لە عقائد الإيمان واتە لە بیر و باوەڕ و ئیمانی ئینسانە داوای لێکراوە معریفەیە واتە ناسینی خوایە و ناسینی پێغەمبەرانە عەلەیهیم الصەلاة والسلام معریفەش ئەمە پێناسەکەیەتی معریفە پێناسەکەی چییە؟ وەڵا وهي الجزم المطابق للواقع عن دليل واتە ئەو باوەڕە پتەوەی کەوا لەگەڵ مافی الواقع یەک بگرێتەوە ئێستا بۆ نمونە تۆ علم پەیا ئەکەی بەوەی کەوا خوای تەعالا بوونی هەیە و صفەتی واجبی هەیە و چەند صفەتێکی مەحاڵی هەیە و صفەتی جائزیشی هەیە ئەم معریفەیە کەوا تۆ پەیاو کرد دەرحەق بەخوای تەعالا ئەمە خودی جەزمە واتە لەگەڵ مافی الواقعیشە هەر یەکە گرێتەوە لە واقعیشە هەر بەڵێ خوابوونی هەیە بەو شێوازە و ئەم صفەتانەی هەیە و کەواجبن ئەم صفەتانەش ناکرێ و مەحاڵ ئینسان بیداتە پاڵ خوای تەعالا ئەمانەش بەچی پەیا ئەکەی ئەم جەزمە واتە ئەم چەسپاندنی ئیمانەکەوا لە دڵ و دەرونی ئینسانە دروستە بێ عن دەلیلین بەهۆی بەڵگەوە بەڵگەکان چییە؟ کە بۆ نمونە شەرع بەڵگەی داوەتە دەستمان کە ئینسان بەهۆی ئەم بەڵگانەوە توانێ ئەم ناسینەی دەرحەق بەخوا بۆ دەربکەوێ بۆیە وشەی یعریفەش هەر هەمان معنای جەزمی تێدا هەیە چونکە معریفە بریتیە لە جەزم واتە ئینسان دان بنێ بە شتێکە کە ئەو شتە لە واقعیشە هەمان شێواز بێ واتە ئینسان ئیمان پەیاکە بە بوونی خوا دەی لە واقعیشە خوابوونی هەیە کە خوابوونی هەیە ئەو صفەتانیشی کەوا باسیەکەین بە هەمان شێوە بوونیان هەیە ئەی باشە لە بەرامبەر جەزمۆ چیمان هەیە؟ ئێمە چەند وشەیەکمان هەیە لە بەرامبەری جەزمۆن معناکانیان بۆ نمونە کوردەواری خۆشمانە وشانە بەکارهێنین بەڵام کە وشەکان عەرەبین بۆ نمونە وترێ شک خۆمان کوردەوارێڵین شک خۆی شەکە یان چەند وشەیەکی ترمان هەیە بۆ نمونە ظەن یان بۆ نمونە وەهم ئەمانەش چەند معنایەکن کە لەگەڵ جەزما یەک ناگرنەوە خۆی جەزم واتە ئینسان دان بنێ بە شتێکە کە ئەو شتە لەگەڵ واقعیشە مطابق بێ یەک بگرێتەوە بۆیە فەرمێ فەخەرەجە عن الجەزم الظەن کە باسی جەزممان کرد چی خاریجە بێ؟ ظەن خاریجە بێ ظەن کوردەواری خۆمان ئەڵێن گومان ظەن چییە؟ ئێستا پێناسەی ظەنمان بۆکە وهو الاحتمال الراجح احتیمالێکە کە بۆ نمونە هەڵ ئەبژێرێ بەسەر لایەنەکەی تریانە بۆ نمونە ئەڵێ فڵانە شت ئاوا بوو ئەڵێ من ظەنم هەیە فڵانە شت ئاوا بێت 160 یان 170 وای دانەی کە ئەو شتە وا بوو بێت باشە 140 یان 130 وا دانرێ کە وا نەبوو بێ ئەگەر وشەی ظەنی بۆ بەکارێنی واتە ئەگەر هاتوو لایەنی باوەڕەکەی تۆ بەو شتە زیاتر بوو لە لایەنی باوەڕ نەبوونەکەت ئەوە وشەی ظەنی بۆ بەکارێنی باشە بۆ ناڵەی ظەنەنت ئەنە زەیدەن قائیم من گومانم وایە زەید بە پێوە بێ 170 واتە ئەبێ 150 گومانەکەت ببێت خوارتر لە 150 گومان وە نەبێ کە بۆ نمونە زەید دانیشتووە یان زەید بە پێوە نییە یان زەید بە پێوەیە باشە ئەگەر ئاوا بوو واتە لایەنی گومانەکەی تۆ زیاتر بوو لە لایەنەکەی تریان کە عەکسەکەیەتی ئەوە وشەی ظەنی بۆ بەکارێنرێ ئەمە پێناسەی ظەنە واتە ئەو لایەنەیان کەوا تۆ قسەی لەسەرەکەی ئەو لایەن زیاتر هەڵبژێریاوە بەسەر لایەنی بەرامبەرە ئەی شەک چییە کوردەواری خۆمان ئەڵێن شک وەڵا وهو الاحتمال المساوي احتمالێکی هاوسەنگیە واتە ئەڵێ گومانم وایە فڵان کەس لە سلێمانی بێ یان لە فڵانە شار بێت ئەگەر بە زمانی عەرەبی شەک و بۆ بەکارهێنا ئەو کاتە هەردوو لایەنیان وەکو یەک وایە واتە 50 حسابی بۆکەی 150 گومان وایە فڵان کەس لە سلێمانیە 150کە گومان وایە لەوێ نەبێت ئەها هەر کاتێ واتە
گومانەکەی تۆ لەگەڵ لایەنی بەرامبەرە نیوە بە نیوە بوو، واتە هیچ لایەکیان زیاتر نەبوو، ئەوە وشەی شەکی بۆ بەکارێندی. بەڵام ئەگەر لایەنێکیان زیاتر بوو، باشە ئەو لایەنێکەوە گومانی تۆی لەسەر بنیادنراوە، ئەوە وشەی ظەنی بۆ بەکارێندی. ئەی باشە وەهم چیاڵێن وەهمم هەیە فڵان کەس وەهمی هەیە؟ وەڵا والوەهم وهو الاحتمال المرجوح، بەو احتیمالە ئەوترێکەوە لایەنی بەرامبەر هەڵبژێردراوە بەسەر ئەم لایەنەیانە. بۆ نمونە گومانەکەی تۆ سەتاسیە، باشە گومانی تۆ بە شتێکەوە ئەیبەی سەداسیە، واتە 160 و بەرامبەر سەریش ئەیدەی بەلایەنی بەرامبەریان. بۆ نمونە زانیاریەک و هەیە ئەڵێ من وا هەستەکەم فڵان کەس وا بێت، فڵان شت وا بێت، وشەی وەهمی بۆ بەکارێندی. کە وشەی وەهم بۆ بەکارێنا واتە گومانێکی کەم و هەیە، لایەنی بەرامبەریان زۆرترە کە ئەو شتە وانە بێ کە تۆ گومان و پێ بردووە. واتە خوار 50 بۆ گومانەکەی تۆیە، سەر و پەنجاکەی تر 60 بێ 70 بێ 80 بێ هەرچەنە بێ، بۆ لایەنی بەرامبەریانە. گومانەکەی تۆ لەو کاتەیە پێوترێ مەرجوح، ئاگاداریە موشەبن، پێوترێ مەرجوح. بەڵام ئەگەر گومانەکەی تۆ زیاتر بوو، وەکو چۆن لە ظەننا باسمان کرد، ئەو پێوترێ ڕاجح. ئەگەر گومانەکەی تۆ کەمتر بوو پێوترێ چی؟ مەرجوح. باشە بۆچی لێرا باسی ظەن و شەک و وەهمی کرد؟ ئەخە باسەکەیمە باسی جەزمە. ئەوێ پێمان بڕا بگەێنێ وشەی ظەن لەگەڵ شەک لەگەڵ وەهما ناتوانی لەگەڵ جەزما کۆیان بکەیتەوە، چونکە جەزم سەتاسەتیە. جەزم چییە؟ سەتاسەتیە. کەوترێ ئینسان ئیمانی هەیە بەخوا، باشە معریفەی هەیە بەخوا، واتە چی؟ خوا ئەناسێ. ئەوترێ فڵان کەس خوا ئەناسێ، واتە 100% بەهۆی بەڵگە و دەلیلەوە بڕوایەکی پتەوی بۆ دروست بووە کە خوا بوونی هەیە و بەم سیفەتانەوە. ئەو بڕوابوونەشکەوە ئینسانەکە بۆی دروست بووە لەگەڵ واقیعە یەکەگرێتەوە. بەڵێ لە واقیعیشە ئەم شتە وایە، هەر خوایەک بەو شێوازە بوونی هەیە. کەواتە فەرمێ فەلا یەکفی واحد منها في العقائد بالإجماع، لەبیر و باوەڕی ئینسانە بە کۆدەنگی زانایان ڕەزا و ڕەحمەتی خوایان لێبێ، هیچ دانەیەک لە ظەن و لە شەک لە وەهم جێگەی نابێتەوە. ئاگادار بن. کەواتە بوترێ فڵانە کەس لە ڕووی ئیمانەوە ظەنی هەیە، ئەم کەسە پێی ناوترێ ئیماندار. ئاگادار بن. بۆ نمونە بڵێ وەڵام من 170 باوەڕم هەیە بەخوای تەعالا و بە پێغەمبەرانی عەلەیهیم السەلات وسەلام، بەڵام 140 باوەڕم نییە و گومانم هەیە، ئەم ئیمانە پێی ناوترێ ئیمان. ئاگادار بن. یان کەسێکی ترمان هەیە بۆ نمونە ئەڵێ من شکم هەیە لە ناسینی خوایە، ئەڵێ شەکم هەیە لە ناسینی چیە؟ لە ناسینی خوایە، واتە 150 باوەڕم هەیە بەبوونی خوا و باوەڕم هەیە بەبوونی پێغەمبەران، بەڵام 150 تر وام لە گومانە، ئەمەش ئیمانی نییە. ئاگادار بن. یان بۆ نمونە کەسێ بڵێ من لە ئیمان بەخوایە وەهمم هەیە، 120 ئیمانێکی بۆ دروست بووە، بەڵام 160 و 70 و 80 وا لەناو بێباوەڕیە. بۆیە فەرمێ ئەوێ پێمان ڕابگەیەنێ ئەم سێز ئیستیلاح و زاراوە کە ظەن و شەک و وەهمن لە عەقیدەی ئینسانە جێگەی نابێتەوە. بە کەسێکە وترێ ئیماندار و معریفەی ئیمانی هەیە، ئەبێت جەزمێکی تەواوی هەبێت. جەزم چییە؟ واتە ئینسان 100% باوەڕی هەیە بەخوا بە پێغەمبەران بەهۆی بەڵگەوە، کە ئەم باوەڕەش لەگەڵ واقیع و ئەوەی کەوا هەیە خوا بۆ شێوازە یەکەگرێتەوە. وخرج بالمطابق للواقع الجزم الغير المطابق له. باشە واتە چی لەگەڵ واقعە یەک بگرێتەوە؟ وەڵا فەرمێ بە وشەی المطابق للواقع جەزمێک دەرەچێت، واتە لەگەڵ ئەم ئیشەی ئێمە یەک ناگرێتەوە، جەزمێک دەرەچێت کە لەگەڵ ما فی الواقعە یەک نەگرێتەوە. باشە ئێستا بۆ نمونە کەسێک ئەڵێ وەڵا من یەقینم هەیە، ئەڵێ 100% یەقینم هەیە 2 خوا هەیە، باشە، یان 3 خوا هەیە. یان کەسێک ئەڵێ من جەزمم هەیە و یەقینم هەیە و 100% بۆم دەرکەوتووە وەڵا خوا پەنامان با لاشەی هەیە. یان یەکێکی ترمان هەیە ئەڵێ وەڵا من جەزمم بۆ پیا بوو و یەقینم بۆ پیا بووە کەوا ئەم عالەمەی کەوا ئێمە ئەیبینین، ئەم ئەرز و ئاسمان و هەموو بوونەوەرتەیدایە، هەمویان قیدەمن، واتە هەر بوون. ئێمە دوو شەمانێ قیدەم لەگەڵ حادیثە. حادیث واتە نەبوون و پیا بوون، قیدەم واتە هەر بوون.
بۆ نمونە کەسێکمان هەیە ئەم بیر و باوەڕێ هەیە، ئێخۆ ئەم کابرا چۆن بڵێ یەقینی بۆ خۆی پیا کردووە لە عەقڵ و بیر و هۆشی خۆیان، 100% یەقینی بۆ خۆی پیا کردووە وەڵا ئەم عالەمە قەدیمە. بۆ نمونە ئیبن تەیمیە یەکێک لەو قسانەی هەیە لە کتێبەکانیە کەوا قسەی وای کردووەتی عالەم نەوعەما قیدەمێکی هەیە، یان بۆ نمونە ئەو کەسانەی تر کەوا ئەڵێن خوا دوان و سیانە، یان بۆ نمونە ئێستا لە ناو چینی وەهابیەتە ئەڵێن خوا جیسم و لاشەی هەیە، یەقینیشیان هەیە، واتە بە یەقینەوەڵێن. ئەی باشە ئەم بیر و باوەڕی ئەمانەی کەوا ئەیڵێن لەگەڵ واقیعا یەکەگرێتەوە؟ نەخێر، لە واقیعا یەک خوا هەیە، کەواتە قسەکەیوان وە جەزمەکەی ئەوان درۆ بوو، و لە واقعیشا خوا لاشەی نییە، خوا جیسمی نییە. هەرکەس بڵێ خوا لاشە و جیسمی هەیە ئەوە دژی قورئان وێستاوەتەوە. کەواتە یان بۆ نمونە یەکێکی تر بڵێ وەڵام عالەمە قەدیمە، هەر بووە هێشتی واژ نییە، ئەم عالەمە حادیثە، نەبووە و هاتووەتە بوونەوە. کەواتە ئەم بیر و باوەڕی کەوا ئەمانە هەیانە و بە حسابی خۆشیان ئەڵێن ئەمە یەقینمان هەیە، خۆ ئەم یەقینیان لەگەڵ واقیعا یەک ناگرێتەوە. واقع واتەوەی کەوا لە ئەسڵا بوونی هەیە، لەگەڵ ئەوەیە یەک ناگرێتەوە. بۆیە مامۆستایەوێ پێمان ڕابگەێنێ، بۆیە من وشەی المطابق للواقع ئەم هێنا لەم کتێبەدا تاوەکو ئێوە فێر ببن کە عەقیدەی وامان هەیە، عەقیدەکە کابرا 100% ئەو عەقیدەی بۆ خۆی دروست کردووە، بەڵام لەگەڵ واقعا یەک ناگرێتەوە. بۆیە فەرمی وخرج بالمطابق للواقع الجزم الغير المطابق له، جەزمێکە واتە دانانێکە بە شتێکا کە ئینسان 100% دانیش بنێ بەو شتەدا، بەڵام غەیرە مطابق بێ لە بۆ واقع، واتە لەگەڵ واقعا یەک نەگرێتەوە، دژی یەک بن. ئەمیانە ويسمى الاعتقاد الفاسدة، ئەمە پێی ناوترێ عەقیدەیەکی تەندروست و دروست و 100%، بەڵکو پێوترێ بیر و باوەڕێکی گومڕایی و فاسد و وێران. باشە بیر و باوەڕێکەوە ئاوا بێت و فاسد بێ و لەگەڵ واقع و خارجا یەک نەگرێتەوە، وەکوچی کە اعتقادی قدم العالمی. وە بۆ نمونە ئەگەر کەسێکمان هەبێ بیر و باوەڕی وابێ ئەم عالەمە قەدیمە، واتە هەر بووە، ئەو تعدد الإلهی، یان یەکێک باوەڕی وابێت کەوا خوای تەعالا چەندانەیەکن، ئەو ئەن الله تەعالا جسم، یان باوەڕی وابێ خوای تەعالا لاشەی هەیە، دەی وصاحب هذا الاعتقاد مجمع على كفره. هەر کەسێ ئەم بیر و باوەڕانەی هەبێ هیچ گومانێک نییە لەوەیە کەم ئینسانە کافرە، واتە یەکدەنگی هەیە لەسەر کوفری ئەم ئینسانە. دەی کەواتە ئەمە بیر و باوەڕێکی فاسیدە، هەرچەندە کابرا 100%یش بیر و باوەڕی وابێ، بەڵام خۆ لەگەڵ واقعا یەک ناکرێتەوە. بیر و باوەڕێک پێوترێ صحیح و تەندروست کەوا لەگەڵ واقعا یەک بگرێتەوە، ئەبێ یەک سەرەتا جەزم بێت، واتە خاڵی بێ لە گومان. ئیتر گومانەکە 150 زیاتر بێ، یان وەکو یەک بن، یان 150 خوار 50 زیاتر بێ کە ئەمانە بریتی بوون لە ظن و لە شەک و لە وەهم، ئەوە هەر پێی ناوترێ ئیمانێکی تاو. ئەگەر هاتوو ئەمانەش نەبوون، هەر جەزمێکی تەواو بوو، 100%یش بوو، بەڵام لەگەڵ واقعا یەکی ناگرتەوە، واتە درۆ بوو نەبوو، وەکو ئەم سێ بیر و باوەڕی کەوا باسمان کرد، ئەوە ئەو عەقیدەیەش پێی ناوترێ عەقیدەیەکی صحیح، بەڵکو پێوترێ عەقیدەیەکی فاسد و گڵاو و ناتەندروست. خوای تەعالا مان پارێزێ لەو جۆرە عەقیدانە. ئیتر باسەکە تۆزێکی ماوە، ئەزانم دوور و درێژە بێتەوە لەوە زیاتر بڕۆین لەسەری، با و تۆزەی کەوا ماوە قورس نەبێ لەسەرتان، ئینشاڵڵا بمێنێ بۆ دەرسی داهاتوو.